لە شاری هەولێر و لە بارگەی بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش سەرۆکیانەی کۆڤێنتری سیتی ئینگلیزی لەگەڵ یانەکانی کوردستان کۆبوویەوە و ئەزموونی خۆیانی بەیانەکان ئاشکرا کرد. لە کۆبوونەوەکە زۆربەی سەرۆکیانەکانی کوردستان و بەڕێوەبەری گشتی وەرش ئامادەییان هەبوو. لە کۆبوونەوەکە بیرۆڕاکان ئاڵوگۆکرا و سەرۆکیانەکەی کۆڤێنتری سیتی باسی لە ئەزموونی خۆیان و وەرشی لە وڵاتی بەریتانیا کە بە مەبەستی سوودبینین و بەرەو پێشوونی وەرشی کوردستان. بەڕێوەبەری گشتی وەرشیش ڕایگەیان هەوڵی تەواو دەدەن کاراسانی بۆ یانەکان بکەم بچنە سەر سیستەمی وەبەرهێنان. تیمۆتی فیشەر سەرۆکیانەی کۆڤێنتری سیتی لە کۆبوونەوەکەدا باسێکی تێروتەسەری جیاوازی یانەکانی وەرشی وڵاتی بەریتانیا و هەرێمی کوردستانی کرد بۆ ئەوەی بتوانن یارمەتی هەرێمی کوردستان بدەن بۆ پێشکەوتنی زیاتری وەرش بەتایبەت تۆپێ. هەروەها باسی لەو قوتابخانە وەرشیانە کرد کە یانەکەی لە هەرێمی کوردستان هەیەتی. کۆڤێنتری سیتی یەکە لە یانە کۆنەکانی وڵاتی بەریتانیا و ئێستاش تیپی تۆپەیەکەی لا خولی پلەیەکی ئینگلیزی یاری دەکات.